لە چەند ڕۆژی ڕابردوودا جموجوڵی بازرگانی و کڕینی و فرۆشتن لە عەلوەی سلێمانیدا بەهۆی گرژیەکانی سەر خاڵە سنووریەکان سستیەکی زۆری پێوە دیار بوو، بەڵام لە ئێستادا بازاڕەکان ئاسایی بوونەتەوە. بەنسبەت خاڵە سنووریەکان و کە ئەڵەن داخراوە یعنی گرفتێکی بۆ ئێمە بەو شێوە دروست نەکردووە، چونکە لەم وەختەیە ئێمە زیاتر بەروبوومی ناوخۆمان زیاترە، هاوردەمان کەمترە لە دوای مانگی 11 ئەنجا بەروبوومی هاوردەمان زیاترە بێ. ئەنجا ئەو لە مەرجی کە باشماخۆ چەند ڕۆژێک بەوەی دوای ڕفراندۆمەکەەوە داخراوە ئێمە لە مەرجی سەیرانبەنەوە ئیشمان کردووە. ئێمە عەلوەی سلێمانی ئێستا لەم کاتەیە لە ساڵنەوەی لە مەرجەکانی سەیرانبەن و تەوێڵە و شوێنەکانی کەەوە ئیشەکەن، هیچ کێشەیەکی و گیر و گرفتێکمان بۆ نەبووە لەوبارەوە. بەهۆی جێبەجێکردنی پلانەکانی وەزارەتی کشتوکاڵیشەوە بازاڕەکانی هەرێم بە بەروبوومی هاوینەی خۆماڵی تەنراون. لە دوای داخستنیشی جارێکی دیکە حکوومەتی عێراق ڕێگای بازرگانی نێوان هەرێم و بەغدای کردەوە و بۆ هۆیشەوە ڕۆژانە سەدان تەن لە شووتی و پیاز و تەماتە و بیبەر و بەرهەمەکانی تری جوتیارانی کورد هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. یانی شتێکمان نییە کە بچێتە 500 دینار، یەکشتمان نییە هیچ شتێک. ئیتر خەڵگەڵێ ئەمە گران بوو، ئەمە وایە ئەمە وایە، ئەمە شتێکی نە ئەسڵی هەو نە ئەساسی هەیە. شتەکە هەموو شتەکان لێرە هەرزانە، بەس ئەوەی کە ئەیباتە بازاڕەوە ئەوش خێری خۆی خاتە سەر کیلۆی 250 بێت 250 خاتە سەر، ئەمە 500 دینارەکەی خۆیەتی. تا ئێستا هیچ کێشەیەکی وا ڕووی ناوە، لەبەرەوەی تا ئێستا ئەو شتانەی کە لە ئێرانەوە لە شوانەوە کە هەمووی گومرکی لەسەر بوو، هیچ پەیوەندی بەوە نییە کە بڵێن شت گران و بیانە شتەکانی ناوخۆی و هیچیش گران نەبووە. بەنسبەت ئەو شتانێکە هێت بۆ هەنارە و میوەهاتی ئێستا هیچ گران نەبووە. هەرەکو خۆی وایە بگرە بازار تۆزێ دابەزیوە خەڵک کەمتری شتەکڕێ. جێگری سەرۆکیەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانیش دەڵێت هاتوچۆی بازرگانی هەرێم و تورکیا و ئێران ئاسایی بووەتەوە و با دووریشی دەزانێت ئەو وڵاتانە سنوورەکانیان بەڕووی هەرێمی کوردستاندا دابخەن. هەروەها هاوڵاتیانیش دڵنیا دەکاتەوە کە زیاد لە پێویست کاڵا و کەلوپەل لە بازاڕەکاندا هەیە. هەر پێداویستی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە پێویست بێ داخلی هەرێمی کوردستان ئەبێ و ئەوەی لێرش سەرف نەبێ ئەڕوا بەرەو خوار و ناوەڕاستی عێراق. لە ڕاستیدا ینی هیچ ئیشکالێ نییە، هیچ ترسێک لەوە نییە کە سنوورەکان دابخرێت، لەبەر ئەوەی ئەو دەوڵەتانی دەوروپشتی ئێمە زیاتر پێویستیان بە ئێمە هەیە، زیاتر بەرژەوەندیان لەگەڵ ئێمە هەیە. هەر ئەمەیە بۆتە سەبەبی ئەوەی کەوا ئەوان کەڵکێکی زۆر وەرگن، ئیستیفادەیەکی زۆر بکەن لەو عەلاقاتە و لەو تیجارەتەی کوا لەگەڵ هەرێمی کوردستانە هەیەە. قەباڵەی بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێم لە ساڵی 2016دا زیاتر لە 5 میلیارد دۆلار و لەگەڵ تورکیاش زیاتر لە 10 میلیارد دۆلار بووە. هاوکات هەرێمی کوردستان پردی گواستنەوەی نێوان تورکیا و ئێران و عێراقا ئەمە ژوای کردووە تاران و ئەنقەرە نەتوانن دەستبەرداری ئەو بازاڕە گەرمەی هەرێمی کوردستان ببن. سیاست و بەڵێنەکانی وەزیری کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێگەیاندنی بەرهەمی ناوخۆ و زیادکردنی تەنها لە بەڵێنی باخ و بریخدار و بڕیاری سەر کاغەز نەوەستاوەتەوە. ئێستا بازاڕەکانی هەرێمی کوردستان پڕ بوون لە بەرهەمی ناوخۆ و ئەو ترسەشیان لە دڵی هاوڵاتیاندا ڕەواندوێتەوە کە دووچاری گرانی و کەمی بەرهەمی ناوخۆ ببن. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.